بەڵێ ڕانکۆ ئەچین لای تەوەری دووەم. تەوەری دووەممان سنتەری میترۆ و ڕێکخراوی بەدیل دێن لە شاری سلێمانی گفتوگویەکی کراوەیان ڕێخست تایبەت بە پسپۆڕانی بواری میدیا و پسپۆڕانی یاسایی تایبەت بە گرنگی دامەزراندنی دادگایەکی تایبەتمەند بە بڵاوکردنەوە بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سامان فەوزی پسپۆڕی یاسایی. دکتۆر سڵاو لێ بێ زۆر بەخێر بێت. دکتۆر بە سەرەتا بزانین ئەم دادگایە چییە؟ ینی کاری چییە بێت؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم. دیارە لەبەر گرنگی ڕاگەاندن ڕۆژنامەنووسی لە هەندێک وڵاتانی دنیا احتیمامێکی تایبەتی پێدرێت واتە تۆزێک مافی زیاتر ئەدرێت لە هاوڵاتیکی ئاسایی و لە ڕووی گرنگی دانیشەوە گرنگیکی زیاتری پێدرێت لە مەسەر لە لبنان لە هەندێک وڵاتانی دیکە بەتایەتی وڵاتانی کە لە سەرەتای ئەزمموی گواستنەوەیان لە وڵاتێکی شمولیە و بۆ وڵاتێکی دیموکراتی لە عێراقیش بە هەمان شێوە ئەو دادگایان کاری ئەوە دەبێت لە بڕی ئەوەی لە قەزا و ناحیەکان و لە هەر شار و شارۆچکەیەکە باڵێن کەسێک سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسێ بڵاوکاتەوە ڕنگ بێ ئەو دادوەرە ڕنگ بێ ئەو بنکەی پۆلیسە شارەزاییکی ئەو تۆیان نەبێ مامەڵەکردن ئەو ڕاگەاندنکارە ڕنگ بێ دەستگیرکەن یان لە کاتی ڕاگررتنیاندا لەگەڵ تۆمەتبارێکی دیکەی تلیاک چێش یا خبازگای تلیاک یا باڵێن کەسێکی دیکەی تاوانبارێکی دزی یان تەزویر ڕایگرن یان بیکە نەژورۆ یان مامەڵی لەگەڵا بکەن بۆیە پێیان وایە پێویستە مامەڵەیەکی تایبەتی لەگەڵا بکرێن لە هەندێک وڵات دەبۆ نمە وەکو لبنان تەنانەت نایەڵەن دادوەرێکی تازە بوو بە دادوەر واتاوەی کە تازە دامەزراوە مامەڵە لەگەڵ ئەو دۆستیانە بکە بگرە کێشەکەی دەبن داواکانی ئەگەر جونحیش بێ لە بەردەمی محکمەی جنایە دەیبینێ بۆ چکە دادوەری بە ئەزمونترن و لە جاتوی دادوەرێک کێشەکەی ببینێ سێ دادوەر کێشەی دەبینێ هەتا ئەگە تاوانەکەشی گەورە تاوان نەبێ و تاوانەکەشی بە کەتەن حسێ بێ بۆیە لە عێراقیشا بە هەمان شێوە لە ژێر فشاری ڕۆژنامەنووسان لە کاتی خۆیان ساڵی 2010 بە بڕیاری ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراقدا ئەو دادگایە لە بەغدا دروست بوو کە لە هەر 15 محافەزەکە جگە لە هەرێمی کوردستان ئەگەر کەسی سکاڵای هەبووە لەسەر ڕۆژنامەنووس یا بە پێچەوانەوە ڕۆژنامەنووس سکاڵای هەبووە لەسەر کەسێک ئەوەندەی کە بابەتی سکاڵاکە پێوەندی بواە بە ڕاگەاندن تەوان ڕاگەاندن و بڵاوکردنەوە تەوان مەرجنیە هەر ڕۆژنامەنووس هەر کەسێ بابەتێ بنووسێ هەتا لە فەیسبوک بە شێوازێک کە کۆمەڵایەتەکانی شەگرێتەوە تۆڕە کۆمەڵایەتی شەکانی ئەگرتەوە تەنانە بڵاوکردنەوەی کتێب جاری وایە سەریقەی دزی ئەدەبیمانەیە ئەوەی کە پێوتر کۆپیڕایت هەموو ئەو شتانە لە جاتێوی لە دادگایەکی بابل یان کو باڵێنیان مووسڵ یان ناسڕێ ببینرا وایە هەمووی دەچوە یەک دادگای تایبەت کە لە ڕەسافە بوو و دادوەرێکی بە ئەزمون بوو و لە گرنگی ئازادی ڕۆژنامەنووسی تێگەیشت هە لە بڕیار و هۆکاری دەرچوونی بڕیارەکە ئەنجومەنی باڵای دادوەریات بوو ئەو دەیبینی بۆیە لە ماوەی ئەو حەو ساڵەی کە ئەو دادگایە هەبوو 2010 بۆ 2017 بڕیارەکانی ئەو دادگایە بڕیارەکانی مشەڕەف بوون واتە جێگەی ڕێز و ستایش بوون لای ڕۆژنامەنووسانەوە یانی زۆر جار کەسانی باڵادەستی حیزبی و حکومی سکاڵای لەسەر ڕاگەاندن کارێک دەکرد بەڵام نەیدەبردەوە بۆ چکە دادوەرەکەی دەیزانی ئازادی ڕۆژنامەنووسی چییە دادوەرەکەی دەیزانی سنووری ڕخنەگرتن تاکوێ و لە دوای ئەوە ناوزڕاندن دەست پێیەکە بۆیە خۆی بڕیاری ئەدا لە هەندێک مەسایل بۆیە زۆربەی بڕیارەکانی جێگای ڕەزامەندی ڕۆگەیاندنکارەوە ڕۆژنامەنووسان بوون ئەوە بوو پێش ئەوەی ئەو دادگایە هەڵوەشێتەوە لە عێراقدا ڕاگیرە کارەکانی وتە باڵای ئەنجومەنی دادوەری لێدوانێکیە وتی بەنیازین ئەو دادگایە یەکێ لە باڵێن ڕخنەکانی هەموو شتێ ئیجابیات و سلبیاتیە لە سلبیاتەکانی ئەوە بوو کە لێک پارێزگایە هەبوو یان خەڵک ئەگەر لە مووسڵەوە یان لە بەسراوە کێشەیە بووایە دەبێت بچێ بۆ بەخا بۆیە وتی بەتەماین لە ماوەیەکی کەمی ئایندەدا لە بەسڕا و بابل و کەرکووکیش دایمەزرێنن بەڵام ئەوە بوو لە جاتەوەی لەو سێ پارێزگای دایمەزرێنن پێش 2 هەفتە بڕیارێکیان دەرکرد وتیانیتر لە هەموو ئەو شوێنانەی کە دادگای تێڵچوونەوەی تایە واتە مەراکزی محکمەی ئیستیناف دایمەزرێنن واتە لە ژمارەیەکی زیاتر لە پارێزگا دادگایەک دروست دەکەن بۆ بینینی هەموو ئەو کێشانەی کوێنیدارە بە بڵاوکردنەوە جا ئایا دش بە ڕۆژنامەنووسان بێ یان دش بە هەر هەوڵاتی دکتۆر دامەزرانی دادگایەکی تایبەتمەندی لەو شێوەیە تا چەند گرنگە لە هەرێمی کوردستانیش بۆ پێی دەزانین کە زۆر جار جگەلەوەی کە لە حکوومەتی عێراق لە عێراقدا پێشەلکاریانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و میدیاکارانەکرێت لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە میدیاکاران و ڕۆژنامەنووسان دووچاریەم بابەتانە بنەوە پێویستە سکاڵا لە دادگایەکی تایبەتمەند بکەن تا چەند گرنگە لە هەرێمی کوردستانیش
دادگایکی لەو شێوەیەدا بمەزرێت. ئەمە ئەو پرسیارە بوو کە لەو دانیشتنەی پێرێ کە سنتەری میترۆ ڕێکخراوی بەدیل ئەنجامیاندا بوو کاگڕانکۆ ئاماژەی پێیا ئەو پرسیارە وروژێنرا من بۆ خۆم لەوێ یەکەم باڵێن وەکو ڕوونکەرەوەی یەکەم قسەکەری یەکەم قسەم کرد لە سەرم بابەتە من بۆ خۆم لەگەڵیان پێم وایە ڕۆژنامەنووسان لە هەڵوێستی دادگاکان ڕازێنین لە کوردستاندا تەنانەت نەک ڕۆژنامەنووسانە دێجا لەناو حکوومەتیشە جێگری سەرۆکی حکومەت ڕازێنیە لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسێک و لە ئەدای لە هەندێک لە بڕیارانەی دش بە ڕۆژنامەنووسان دەرچوو هەندێک ڕۆژنامەسان دەڵێن دادگاکان هەندێک لە دادگا بێگومان کار بە یاسای ڕۆژنامەگەری ناکە کار بە یاسای سزادان دەکە هەندێک لەو دادوەرە بە ڕێزانە ڕەنگ بێ کەمتر قوڵبوو بنەوە لەسەر مەسایلەکانی ئازادی ڕۆژنامەنووسی و سنوورەکانی نێوان ناوزڕاندن و لەگەڵ ڕەخنەگرتن لەکوێیە ڕەنگ بێ ئەو بابەتە بەنە دەست خەبیرەکە شارەزایەکی ئەو تۆی نەبێ بۆ ئەوەی کە ئەم بابەتەی ڕۆژنامەنووسیەکە بە تاوان ئەژمار بکە بۆیە من پێم وایە یەکێک لە چارەسەرەکانی ئەو گرفتەی کە هەیە ئەتوانین دادگایەکی لەو بابەتە دروست کرێ لە کوردستاندا لەبەرەوەی تۆ دادوەرێک دەبێت دانەی کە ئەزمونێکی هەبێ یان با بڵێن لەوە تێ بگات کە ئازادی ڕۆژنامەنووسی دەسەڵاتی چوارەم بۆ هەرێمێکی وەکو کوردستان چییە و ئەگەر لە پاڵ ئەو هەموو گەندەڵی و ناسەرپێچی و نایاساییانەی کە لە کوردستاندا هەیە پێویستیمان بە چ ڕاگەاندنێک هەیە ڕاگەاندنمان هەیە هەتا لێرە و لەوێ هەڵەیەکیش بکە و نابێت لەسەرەوە ساسی و هەڵەیە مامەڵەیەکی تونی لەگەڵا بکرێت ئایا پەرلەمان هەڵە ناکە ئایا ئاسایش هەڵە ناکە ئایا حکوومەت هەڵە ناکە بۆ دەبێتە نا ڕۆژنامەنووسان ئەگە هەڵی کرد یەکسەر سزا بدرێ و سزایەکی توندیش بۆیە ئەگەر دادوەرێکی لەو بابەتە دابرێ و ئەو دادوەرە خولی بۆ بکرێتەوە کارمەندەکانی خولیان بۆ دەکرێتەوە لەوانەیە ئۆفیسێکی تایبەت ژوورێکی تایبەت هەبێ بۆ دۆزینەوەی تاوانە ئەلکترۆنیەکان ئەوانەی لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگەی ماڵپەڕانە دەکرێت کە لە پشتیەوە دیارنیەکێ بەڕەوەی دەبا کە ئێستا زۆر تاوان لە ڕێگای ئەو شوێنانەوە دەکرێت من پێم وایە کارێکی سەرکەوتوو دەبێت بەڵام بەشێکی باش لەوانەی لە چالاکیەکەی پێرەیە بەشدار بوون ترسێکیان هەبوو کە ئەگەر ئەو دادوەرە لەژێر ئەزمموی حکوومەت و حیزبا بێ ڕنگ بێ بارودۆخەکە خراپتر ڕاستە دکتۆر ئێمە یاسایەکمان نییە بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان تا ئێستش زۆربەی کەیسەکانی ڕۆژنامەنووسانیش بە پێی یاسای سزادانی عراقی مامەڵیان لەگەڵاکرێ ئێمە زۆرجار گرفتی بۆ ڕۆژنامەنووسانیش دروست کردووە ینی حەبسەکرێن هەندێک جار بە کەفالت ئازادەکرێن یاخود ئەهێڵدرێنەوە ئەکەوێتە سەر دادوەرە بەڕێزەکە دادگایەکی وا ئەتوانێت ئەم گرفتانە چارەسەر بکە بەر لەوەی یاسایەکمان بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبێ پێم وایە ئەگەر یاسایەکیش نەبێت ئێستاکە با بڵێن تۆ چەند یاسایەکە دێ بە جۆرە لە جۆرەکان ئێستا تاوان لە ڕێگای تۆڵە کۆمەڵایەتەکان ئەنجام بدرێ و دادگا ئیبینێ و سزاش دەرەکە و بڕارش دەرەکە بە جۆرە هەندێک یاسای دیکە بەڵام ڕەنگ بێ و یاسانە لە ئاستی پێویستان نەبێ بۆ نوێ یاسای قەدەغەکردنی خراپەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردن کە لە 2010 دەرچووە زیاتر بۆ خراپەکارێنانی مۆبایل و کۆمنت ناردن بۆ کەسێک و ئیمێڵ و ئەمانە دەرچووە بەڵام ئەمڕۆ فەیسبوکیشی پێ محاسبە ئەکرێگە کەسێک تاوانێک هەڕەشەیەک جنەودانێک ناوزڕاندنێک وێنەیەکی خراپی دش بە ئەکاری گشتی بڵاوکاتەوە پێگرێت تۆ لەوانەیە پێویستیمان بە هەموارکردنی و یاسایە هەبێ بەڵام لە غیابی بوونی یاسایەکی تازە هێشتا یاسات هەیە کە دادگاکان بۆی بگەڕێنەوە بەڵام یاساکان لەوانەیە لە ئەستی پێویستان نەبێ یان سەردەمی بەعس بێ بۆیە ئەگەر دادگایەکی لەو بابەتە هەبێ ئەتوانێ پێشخستنێک بەوە ببینێت چونکە تۆ یاساش دەرکەی یاسا کە پێشکەوت یاسایەکی پێشکەوتو دانا ئەگەر جیهازێکی پێشکەوتو نەبێ بۆ جێبەجێکردنی وەکو وایە هیچی نەکردێ چکە یاساکان چەند دەقت هەبێ لە یاسادا هێشتان کۆمەڵشتی دیکە دێ دەقین تێ ناخرێتە ناو یاساوە بۆ نمونە لە پەخشێکی ڕاستە و خۆیە ڕاگەاندنکارێک یان کەسێک کە مایکەکەی لەبەردەمایە ناوزڕاندنێک ئەنجامەیە ئایا ئەو کەناڵە سزا بین یان لە ڕادوویەکە کە کەسەکە ئەسڵەن دیار نییە دەم و چاویشی ناویشی ناوێکی خوازراوی بەکارێناوە ئەو کەناڵە سزا بین لە کاتێکە گوناحێکی ئەو تۆی نەبووە لەبەرەوەی پەخشەکە ڕاستەوە خۆ بووە کۆمەڵێ مەسائلی دیکە هەیە کە دایان نمونە ئەتوانم باسی لێەوە کەم ئێستاکە کە دەقی لەسەر نییە کە دەقی لەسەر نەبوو لە محکمە لە دادگای شتێک نییە ئللا دەبێت حاکم حکم کا بەتایبەتی لە مەسایلە مەدەنیەکان بۆیە حاکم دەتوانێت مەبدەئی تازە دروستکە ئەوەی کە پێێتێ سەوابقی قەزایی پێشینەی دادوەری
دروستکە لە وڵاتانی دەرەوە ڕنگ بێ لە زۆر وڵاتی ئەوروپیا و دادگای نەبێ بۆ چکە ئەوەنە پێشینیان هەیە کێشە بۆ دادوەرێکی دەرەوەی شار دروست نابێ بە جوانی فارستە کراوە لەسەر کێشەیەکە کتێبەکە هەڵایەتەوەی دۆزێتەوە چارەسەرەکەی بەڵام لە لای ئێمە ئەو شتانە نییە بۆیە ئەگە دادوەرەکە پسپۆر بێ کە پسپۆر بوو دێ دەخوێنێتەوە لە یەک بوارە خوێنێتەوە بواری بڵاوکردنەوە و ئازادی و تەشیر و ناوزڕاندن دەخوێنێتەوە پێویستی بەوە نییە بچێت لەسەر تاوانە سێکسەکان یان تلیاگ یان دزی لەسەر شتانە تەعەمقاچە لە یەک بابەتە تەعەمقەکە هیچ نەبێ لەو چەند ساڵەی لەوەیە کە ڕەنگ بێ 5-6 ساڵ یان زیاتر بمێنێتەوە کۆمەڵی بنەما دروستەکە کە بۆ دادوەری دوای خۆشی بەکەڵگەت باشە دکتۆر باس لەوە کرد کە ماتوانێت ئەگەر ئەو دادگایە دابمەزرێنێ و دادگایەکی تایبەتمەند بەو پرسە هەبێت دەتوانرێت کۆم ئەو کەم و کورتیانی کە لە یاسای ڕۆژنامەگەریە هەیە پڕی بکاتەوە لەگەڵەوەشدا دوێن ئەمە گەربێت و دادوەرەکە لەژێر فشاری هیچ لایەنەکانە بێت یاخۆ لەژێر فشاری حکوومەتە چوزانم هەر لایەنێکی دیکە بێت لەو مێزگردەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجامتاندا ئەو ئامادەبووان کۆمەڵێک ڕخنە و پێشنیاریان هەبوو ئەو ڕخنە و پێشنیارانی کە پێشکەشکران لە مێزگردەکە داخۆ لەو گفتوگۆکراوێدا کانجامتاندا گرنگترینیان چی بوون تا چەند توانرا کار لەسەر و ڕخنە و پێشنیاران خۆشبەختانە ئەوانەی لەو مێزگردەیە ئامادە بوون زۆر بەیان کەسانی ئەگە نەڵێم هەمویان تقریبان هەمویان کەسانێکی باڵێن بە ئەزمون بوون چ لە بواری یاسا کە پەیوەندیدار بێ بە یاسای ڕاگەاندن هەندێک دادوەری خانەنشینیشی تیا بوو چ لە ڕووی میدیاییەوە لە ئاستێکی بەرزە ئامادەیە ببوون و یان هیچ نەبێ زۆر بەیان 15 ساڵێکە لەو بوارەیە کاریانە کرد ئەوەنەی کە من تێبینیم کرد لە ڕووی تیۆریەوە گرفتێکی ئۆتۆیان نەبوو کە بە دادگاکە دادگایەکی باشە بەڵام ئەترسان لە ئێستاکەدا لە ئێستاکەدا دروست بێ ینی ئەیانوە لە ئێستاکەدا لەو بارودۆخە ئەگە دروست بێت ڕنگ بێ بکەوێتە ژێر فشاری حیزب یان فشاری حکوومەت کەسێکی شایستە دانێن کەسێک دانێن کە گوێڕایڵی خۆیان بێ کە من پێم وابوو مەرج نییە ئەسڵ وایە بە چاوێکی ئاساییەوە سەری دادوەر بکرێ ئەگەر لێرە و لەوێ دادوەرێک هەبێ دەکرێت مە فشار بکەین ئەو دادوەرە داببرێیان دانەندرێت لەو شوێنەیە ئەوان هەندێک ئەزمموی هەندێک دادگای تایبەتیان بازە کرد کە سەرکەوتو نەبووە بێگومان ئەو بیری ئەومان نەچێ چەندین دادگای تایبەتمەندمانەیە بۆ نوێ دادگای کار دادوەرێکی پسپۆری بۆ دیاری کراوە کە بەس خەریکی کێشەکانی نێوان کرێکار و خاونکارە دادگای مێرد منداڵان ئەحداس دادگای کەمانەیە یعنی لە وڵاتانی کە دادگای بازار دژیژنان لە یاساکەدا دەڵێ و دادگای دەبێت دروستکرێ دادگای باڵێن بازرگانی هەیە لە هەندێک وڵات دادگای ئیداری هەیە لە بابەتێکە یاخۆ دادگای تایبەتمەند چییە کۆمەڵێک کەس کە کۆمەڵێک کێشەمان هەیە لە یەکەوە نزیکە دادگایەکی بۆ دروست دەکەی تایبەتمەند بێ بۆی خساس وەرەگرێ و دادگایە و کاتێکە کە کێشەکانی زۆرە بێ ئەوە زۆرترین مخاوفیانەوە بوو کە ئەترسان ئەگە دادوەرەکە دادوەرێک بێ بکوێتە ژێر هەژمون و شاری حیزبەوە ڕەنگە زۆرینە هاوڕا من لەوەی کە دادگایەکی ئەوها گرنگە بەڵام هەنگاوەکانی دامەزراندنی دادگاکە بە شۆ گەشتووە جارێ هەر قسە و باسە لە نێو ڕۆژنامەنووسان و پسپۆرانی یاسای ڕاگەاندنە ناتە هیچ هەنگاوێکی بۆ نەدراوە تەنها یەکەم هەنگاو ئەوە بوو کە میترۆ و بەدیل ئەنجامیاندا لە تەمان پێشووتر پێش چەند ساڵێک پێشێستا سندیکا کۆنفرانسێکی کرد لە هەولێر ئێمە ئامادەبین لەوێش باڵێن سەرکەوتوو نەبوو لەوەی کە تەوسیە بکەن بۆ دروستکردنی پێش چەند ساڵێت تەوقعکەم 4-5 ساڵ پێش ئێستا گەزاکرە تەواو بێت بەڵام جارێککە یەکەم جار ئەو مێزگردە بوو کە پێرێ ئەنجامدرا بۆ چکە ئەسڵەن هەمووی لە کۆتایی مانگی 9 واتە 2 هەفتە پێش ئێستا ئەنجومەنی باڵای دادوەری بڕیاریدا کە دادگایەکی تایبەتمەند دروست کرێت تەشکیل نەک تەرخام کرێت یانە دادگایەکی کە بێ و بەڵام ئەو کێشەکانی دادوەریش ببینە نە تەشکیلی بکرێت لە هەموو مرکزی محکەمەکانی تێڵچوونەوەی ئیستێناف لە عێراقدا دروست کرێتەوە جارێککە ئەمەش ئەوە دەگەێنێ کە لە ڕابردوودا سەرکەوتوو بووە من لەو مێزگردە شەباسیەوەم کرد کە بە گوێرەی بۆ چوونی ڕۆژنامەسان ئەوەندەی کە متابعەمان کردبێت لە ڕێگەی گۆگڵ لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە ڕۆژنامەنووسە عێراقیەکان ئەوانەی بە ئەزمونن دادگاکەیان بەدڵ بوو لە ڕابردووە کە دروست بوو لە 2010 بۆ 2017 و کاتێ هەڵوەشایەوە گلەییان کردوتان لەژێ فشاری حیزب هەڵوەشاوەتەوە بەڵام نەخێر ئەوە نەبوو کاتێک کە ڕاگیرە یان هەڵوەشانەکەی وەکو ڕاگرتن بوو بۆەوەی ئەو خلەلانەی کە هەیە بۆ نێو دووری لە یەک شارۆچکە بوو لە بەغایە بوو لە یەک شارە بوو نەک لە زۆربەی باڵێن شارە گەورەکان
ئەوانە چارەسەرکە بۆی دوای دراسەیەکی ول لە ئەنجومەنی دادوەری جارێک کە بڕیاری لە دروستکردنیدایەوە کە تا ئێستا ڕۆژنامە نووسانی دەرەوەی هەرێمی کوردستان بەدڵیانە. من نمونەیەکم لەو مێزگەردە باس کرد قسەیەکی ڕۆژنامە نووسێکی کورد کە لە کەرکووک ئەژی لە پەرلەمانتاری کەرکووکیش بوو، جارێکان لە دانیشتێکە وتی من یەک سکاڵام لەسەر دادگاکانی کوردستان لەسەر بێ ئەترسم، بەترسەوە ئەچم ئامادا بم، بەڵام نزیکەی 10 سکاڵام لەو دادگا تایبەتمەندە لە بەغا لەسەر ڕۆژنامەکەمە ئەو کاتە باڵێن سەرنووسی ڕۆژنامە بووە، لەسەر ڕۆژنامەکەمە زۆر بە ئازادیەوە زۆر بە ئاسایی دەچمە بەردەمی و دادگای بەغا، چکە ئەزانم بە عادلانە حکومەیە، بەڵام گومانی هەبوو لە دادگاکە یعنی کوردستان. باشە دکتۆر، لەو مێزگردەدا ئەو پێشنیارانی کە کۆکرانەوە یاخودە و بابەتانی کە باستان لێکردن لە پلاندا هەیە کە ببێ بە ڕەشنووسێک و ڕاستی لایانی پەیوەندیدار و حکوومەت بکرێبووی و دادگای دابمەزرێت. بەڵێ ئەگەر بەهات بایە مێزگردەکەی پێرێ بەشێکی زۆری لەگەڵ دروستکردنی بواە ڕنگ بێ و کاتە ئیش هەنگاوی دیکە دەستی پێ کردەوە، بەڵام ئەوەی تێبینی کرا تقریبان دابەش بوو و بەشێکیان تر تەخۆف بەشێکی زۆریان تەخۆفیان هەبوو لە ئێستاکەدا و لە ڕووی تیۆریۆ لەگەڵیا بوون، بەڵام پیان وابوو یعنی مەسئولەتێکی گەورەیە بڵند دروست کرێ. من بۆ خۆم لەگەڵ دروستکردنیام و ئەو هینەم نییە ینی احتیمالێک هەیە بۆەوەی دادوەرێکی خراپێ، بەڵام احتیمالێکی زۆری شەیە کە دادوەرێکی زۆر مەرجە بەو چاوەسەری دادوەرەکانمان بکەین. ئەگەر لێرە لەوێ تاکوتەرا دادوەرێکی وا هەبێت لە ژێژمون نابێت، دادوەری دیکەشمان هەیە دادوەری ئازادن، دوایی شەر نییە هەموو کێشەکانی بەردەمی و دادگایە کێشەی سیاسی بن، کێشەی دیکەمان هەیە لە بینی هاوڵاتیەکانن کەم پێم وایە بە عەدالەتتر دەتوانێت و دادگایە یەک لای بکاتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ جوابی پرسیارەکەی بەڕێزێ بڕیاردرا کە دانیشتنی دیکە مێزگردی دیکە ئەنجام بدرێت بۆ زیاتر بڵاوکردنەوە ڕەنگ بێ ڕەتکردنەوەی یان لەگەڵ نەبوونی بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسەکان لەو مێزگردە هۆکارەکەی کەمی وشکاری ببێت، هۆکارەکەی هێشتان باش ڕوون نەکرابێت. ئەگەرچی لە کۆتایی مێزگردەکە من هەوڵمدا وەڵامی یان ڕوونکردنەوە بم بۆ بەشێ لە تەخەوف و ڕەخنەکان، بەڵام هێشتان پێدەچێت پێویستی بە چۆنڵێ ئەو بابەتە پێویستی بە کوڵاندنی زیاتر هەیە و دوجار بۆ ڕاگەاندن کاران ئەساسم بۆ بڕاردان ڕاستە دادگایە تەنها بۆ ڕاگەاندن کار دروست نییە، بەڵام ڕاگەاندن کاران بەتایبەتی ڕاگەاندن کارە ناحیزبیەکان بڕیاری ئەوان ئەساسە بۆ ئەوەی ئەو بابەتە بچێتە پێشەوە. من بۆ خۆم پێم وایە ئەگەر ئەوان لەگەڵیان نەبن ئەوەی پێوتر ڕاگەاندنی ناحزبی یان سربەخۆ یا ئەهلییان بێلایەن ئەوانەی کاریتر لە بینی دوو قەوسێکەوە کاریەکە وشەیەکی بۆ بەکاربێنێ، ئەگەر ئەوانە لەگەڵیان نەبێت بێگومان هەنگاوەکان بەرەو پێشەوە ناچێت بڕیانی. بەڵام من پێم وایە تۆ ڕەخنە دەگری لە بارودۆخی ئازادی ڕۆژنامەنووسی لە ئەدای دادگاکان ناکرێت بە هەموو شتێ بڵێن ناخێر نابێ هەبێت. بۆ نوێ لەوانەیە منیش لەگەڵەوە بم ئەنجومەنی باڵای ڕۆژنامەنووسی لە کوردستان دروست بێ ئەبێتە کارتۆنی وەکو هەندێک لە دەستەکانی کە دەستی ژنانە دەستی نازام چییە کە دروست بۆ ئیشێکی ئەو توێ نیە نەکردووە لە ڕابردووە. ڕنگ بێ بۆ نمونە ئەبێ وریابین هەموارکردنێکی یاسای ڕۆژنامەنووسی کە ئێستا هەندێک جار دەمانێت ئەوەش کرێ ئەڵێ نەمەیکە لە ناو پەرلەمانە ڕنگ بێ خراپ بکرێ بۆی زۆرینەیەکی پەرلەمانیەوە شتی خراپ خاتە ئەمەش لەگەڵیان ئەم لەوەیە. بەڵام تۆ ئەمەنەکەی یاسا بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی دەرنەکەی ئێوارردۆخەکەش وا بمێنێتەوە بەدڵێ نییە ئەی تۆ نابێ هەنگاوێ بنێت. من پێم وایە پێویستیمان بۆ هەنگاوە هەیە بۆ گیوایی کە هەموو کەس بتوانێت ئەو بەرپرسیارەتی بخاتە سەرشانی کە هەرچی لە بەرژەوەندی هاوڵاتیان میدیاکاران هەر کەسێک کابێت بتوان جێبەجێ بکەن. زۆر سوپاس بۆ دکتۆر دکتۆر سامان فۆزی بە هیوای نەگەر دادگایەکی وادا بمەزرێ خەڵکانی وەکو ئێوە لەوێ بن چونکە نزیکن لە ڕۆژنامە نووسان بە هیچ جۆرە من ناتوان بمە دادوەر چکە مامۆستای ئەکادیمیم، بەڵام دادوەری وامان هەیە شارەزاییە و بێلایەنە کاتە هەڵبژارنەکان لەلایەن ئێوە بێت کە شارەزایەکی باشتان هەیە. زۆر سوپاس بە خەڵکانی بەدڵنیایی زۆر سپاس ئامادەبوونی. سپاس دکتۆر سامان فۆزی پسپۆڕی یاسایی کە لەلای ئێمە ئامادەبووی. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. دووبارە بەخێر هاتی.